هەوڵێک لە ئارادایە بۆ سارکردنەوەی دەنگدەرانی هەرێمی کوردستان و هەڵبژاردن بە ڕێگەیەکی هەڵە و زیادە ناو دەبن لە سیستەمی سیاسی و پەرلەمانی. لە کاتێکدا دەوترێت ئەم کەسانە هەڵەن و ئامانجیانە هەمیشە سیستەمی زۆرینەی یەکێتی و پارتی لە پەرلەمان هەبێت و ئەوەی خۆیان دەیانەوێت بەسەر خەڵکدا بیسەپێنن. لە ڕاستیە خولی ڕابردووی پەرلەمان بەهۆی کەمی ژمارەی ئۆپۆزیسیۆنەوە پەرلەمان بە تەواوەتی ڕۆڵی لاواز بوو لە ژیانی خەڵکە. ئەگەر ئێمە و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ئەوانەی خێرخۆشیان بۆ ئەم وڵاتە ئەوێ ئەیانەوێت سەروەت و سامانی ئەم میلەتە بچێتە خەزێنەیەکی گشتی و عادیلانە بەسەر خەڵکا دابەش بێتەوە، ژمارەمان زۆر بێ لە پەرلەمانە، زۆری نەبین گۆڕانکاری گەورە ڕوئەدا. هەتا ئێستا لە دەرەوەی یەکێتی و پارتی زۆرینە دروست نەبووە. ئەم جارە دەرفەتێکی باش هەیە بۆ ئەوەی لە دەرەوە یەکێتی و پارتی زۆرینە دروست بێ، بەم زۆرینەیە بە دڵنیاییەوە توانین ئەم شێوازە حکومڕانی ڕاگرین، گەندەڵی ڕاگرین، خراپەکاری ڕاگرین، برسیکردنی خەڵک ڕاگرین، ستەمکاران ڕاگرین، کۆتایی بە شێوازی حکومڕانی یەکێتی و پارتی بێنین. لە ماوەی ڕابردوودا پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری هەرچەندە کەمی نەبوون، بەڵام دەنگیان هاوشێوەی زۆرینەیەکی بڵند بووە و هەمیشە دژی ئەم یاسانە وەساونەتەوە کە دژی دین و ژینی خەڵک بوون. هەمیشە لە هەوڵدابوون بۆ بەگژاچوونەوەی ئەو یاسانەی دوو حیزبی دەسەڵات بۆ تێکدانی شیرازەی خێزان و دژاتیکردنی ئازادیەکان دەیانهێنایە پەرلەمان. ماوەیەک لەمەوبەر لە حکوومەتی ناوەند بڕیارێک درا سەبارەت بە سەرفکردنی سلفەیەکی عقاید. معلمی جەنابتان ئەگەرێن بەراورد بکەین لەو کاتەیە کە دوو حیزبی دەسەڵات 50 کورسیەکانی پەرلەمانیان دابەش کردبوو لەگەڵ ئەو کاتانەی کە غەیری خۆیان چوە ناو پەرلەمانەوە گۆڕانکاریەکی گەورە ئەبینین، کەواتە بوونی کۆمەڵ یان هەر کەسێکی هەر لایەنێکی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە کاریگەری خۆی هەیە بە ئاراستەیەکی ترا کە ئاراستە ئیجابی خۆتان نەزانن کۆمەڵێک یاسایەتە پەرلەمانەوە پرۆژە یاسان بیداەت لەوێ تەستیقەکرێن لەوێ پەسەند دەکرێن، دیارن پرۆژە یاسانە زۆربەیان پێچەوانەیە بە کللتوری کۆمەلگا بە ئاینی کۆمەلگا. ئەگەر پارتی ئیسلامیەکان لێ وجودیان نەبێ چی ڕوئەدا چی تێئەپەڕێ وەختی ئەگەزانی ئەبێتە یاسا و جیهەتی تەنفیزی کە حکوومەتە جێبەجێیەکە، کەواتە سارکردنەوەی خەڵکی لە بەرژەوەندی دەسەڵاتە دەسەڵاتیش خۆی کورسەکانی خۆی بە قووەتی پارە بە قووەتی هێزی ئەسکەری ضامن کردووە. زۆرێک دەپرسن دەنگدان چی گۆڕیوە لە ژیانی خەڵک و ئێوە چیتان کردووە بۆ گۆڕانکاری لە ژیانی خەڵک؟ کۆمەڵ دەڵێت پەرلەمان شوێنی یاسادانانە، شوێنی چاودێریکردنی حکوومەتە، کۆمەڵ توانیوێتی چاودێرێکی چڕ بێت بەسەر کارەکانیانە و وەکو یەکەم فراکسۆن واژۆ بۆ لێپێچینەوە لە حکوومەت بکات، ئەم یاسا و ڕێسایانەشی لەگەڵ خەڵک یەکدەگرنەوە دەنگی پێ بدات، ئەوانەشی درژی خەڵکن ڕوبەڕوویان بێتەوە و ڕای گەشتی بۆ بجوڵێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.